ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئاسۆ گەڵاڵی ئەندامی لیژنەی باڵای پرۆژەی دۆستانی محەممەد لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە کاگاسەوە سڵاوتان لێبێ و بەخێر بێن. سڵای خۆ لە ئێوە زۆر سپاس. پرۆژەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بناوی خۆی پەروەردگار لە درێژی کار و چالاکیەکانمانەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان درێژەماندا بە و کاروانەی کە بۆ 11 ساڵ لەمەوبەر بەر مامۆستایانمان دەستیان پێکرد کە ئەویش پرۆژەی دۆستانی محەممەد بوو. پرۆژەی دۆستانی محەممەد ئامانجێتی کە نەوەی نوێ ئاشنا بکە بە ڕەفتار و گفتارەکانی محەممەدی پێشەوە گەورەترین یا ڕێزدارترین دروستکراوی خی پەروەردگار لەسەر زەوی. ئێمە وەکو پرۆژەی دۆستانی محەممەد دەمانەوێ گەنجانی کوردستان ئاشنا بکەین بە ڕەفتار و گفتارەکانی. بۆ ئەم ساڵی یانزەیەمی پرۆژەی دۆستانی محەممەد ئێمە کۆمەڵێک تەوەر کۆمەڵێک پاکێجمان ڕاگەیان وەکو ئەو کارانەی کە ئەم ساڵ ئەنجامی ئەدەین وەکو پرۆژەکە. یەکێک یا گەورەترین کارکە لە بەرنامەمان هەبووە کە ئەنجامی بدەین و سپاس بەخۆ ئەمڕۆ بە پایانمان گەیان بەشێکی ئەویش تاقیکردنەوەی پرۆژەکە بوو لە کتێبی گوڵاوی سەرمۆرە کە کتێبی گوڵاوی سەرمۆر یەکێک لە کتێبە بەناوبانگە جیهانیەکان لە جیهانی ئیسلامیا کە بە عەرەبی ڕەحیق المەختومە لەبارەی ژیانی پێغەمبەری خواوەیە صلی الله علیه وسلم. زۆر باشە. ئامانج لەو پرۆژانە چییە؟ یاخود بە دیاریکراوی ئامانج لە تاقیکردنەوە لەسەر کتێبی گوڵاوی سەرمۆر چییە؟ بەدڵنیایەوە وەختێک تۆ تاقیکردنەوە دەکەی لە کتێبێکە ئەو کەسانی کە بەشداری تاقیکردنەوەکەیان کردووە بە باشی کتێبەکە دەخوێننەوە. ئێمە بەشدارومان هەبووە زیاد لە 10 جار کتێبەکەی خوێندوێتەوە بە دیقەتەوە، واتە ئەگەر یەکەمیش نەبێ باگراوندێکی زۆر باشی لە ژیانی پێغەمبەری خوا وەرگرتووە. ئەو کتێبەی کە دیاری کراوە دوای دیراسەکردنێکی ورد و ڕاوێژکردن بە کەسانی شارەزا دیاری کراوە. کتێبی گوڵاوی سەرمۆر یەکێک لە کتێبە ناسراوەکانی بواری چیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێمە دەمانەوێ گەنجانی وڵاتەکەمان بە شێوەیەکی زانستی لە ژیانی پێغەمبەری خوا ئاشنا ببن و هەوڵ بدەن لەو باگراوندە زانستیەوە لەو ڕۆ زانستیەوە ئەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجامی داوە و پێی خۆش بۆ ویستوێتی کاری پێ بکەن. هەر بۆیە ئەم کتێبەمان دیاری کرد و تاقیکردنەوەشمان ئەنجامدا بۆ ئەوەی کە تاقیکردنەوەکە تەشویقی پێ بدەین و هاندانێک بێ بۆ قوتابیان لە ئامادەی و لە زانکۆ. ئێمە هاتین خەڵاتمان دیاری کردووە بۆ یەکەمەکان بەدڵنیاییەوە لە یەکەم دووەم سێم ئێمە خەڵاتی عەمرەیان پێ ئەبەخشین. ئێستا لە گەڕایناین بەشک و خەڵاتێکی دیکەی عەمرەش پێیا بکەین بۆ چوارهەم. جگەلەوە لە یەکەم تا دەیەم دیسان ئێمە جگە لە خەڵاتی عەمرە خەڵاتی دیکەی گرانبەهامان خەڵاتی دیکەی پڕبەهامان بۆ دابین کردوون بۆ ئەوەی وەکو سوپاسێک بیان دەینێ کە ئەمە دەبێتە هۆی هاندانێک لە ساڵانی داهاتووشە ئێمە بەشداربووەکانمان خەڵات دەکەین بۆ ئەوەی ڕایان بکێشین بۆ ئەوەی کە زیاتر ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و کردار و گفتار و ڕەفتارەکانی بخوێنەوە بیزانن. زۆر باشە. ئەم تاقیکردنەوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بەڕێوەچوو سەرجەم ناوچەکانی گرتوتەوە یاخود تەنیا لە شاری هەولێر و سلێمانی کراوە؟ مامۆستازانە تاقیکردنەوەکەی ئەم ساڵ کە لە کتێبی گوڵاوی سەرمۆرا بوو سوپاس بخوا بەشێکی زۆر لە ناوچە و شارە جیاوازەکانی کوردستانی گرتەوە. سلێمانی و هەولێر، هەڵەبجە و گەرمیان، ڕانیە و پشدەر، هەڵەبجەی تازە، سەید سادق، چەمچەماڵ، خەبات، خەلیفان، سۆران ئەم شارانە و بەشێک لە شارەکانی تری گرتەوە. قوتابیان بە گوڕوتینەوە تایە بەشداریان کرد. بڕا بفەرمونون بەشێک لە قوتابیان هێندە گوڕوتینیان هەبوو ئێمەیان هێندەی تر گەرمە کردەوە لەسەر خزمەتکردنیان. ئێمە سوپاسی خواکەین لە ساڵانی ڕابردووە عەدەدێکی زۆر باش لە خەڵکی ئەتوانم بڵێم بە سەدان هەزار کەس لە پرۆژەی دۆستانی محەممەد سوودیان بینیوە. ساڵانێک ئێمە بڵاوکراوەمان بڵاو کردوێتەوە نامیلکەمان بڵاو کردوێتەوە 150,000 200,000 تیراژی هەبووە. بەردەوام پۆستەراتمان هەبوو. ئەم ساڵی ژێکی دیکە لە ئەو پرۆژانەی کە هەمان بوو بڵاوکردنەوەی 10,000 یا پۆستەر بوو، هەزاران پۆستەر کە کۆمەڵێک فەرمودەی پێغەمبەری خوای لەخۆ گرتە بوو. ئەم ساڵی شوکو عەرزم کردن لە شارە جیاوازەکان ئێمە تاقیکردنەوەمان ئەنجامدا بوو ئەوەی زۆرینەی هەرە زۆری کوردستان پوختەیەک لەو گەنجانی لە شارە جیاوازەکانەوە بەشداری بکەن بە ئومێدیەوەی لە داهاتووە ئەم کتێبە کاریگەری بکاتە سەر ژیانیان و هەوڵ بدەن ئێستا کە بە تیۆری تاقیکردنەوەیان تیا کردووە لە ساڵانی داهاتووی تەمەنیانە بە شێوەیەکی پراکتیکی ئەنجامی بدەن لە ژیانیانە. زۆر باشە. پرۆژەی دۆستانی محەممەد کە پرۆژەیەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە ئەوەی ئەمڕۆ کرا کۆتا چالاکی ئەم پرۆژەیە یاخود لە داهاتوودا پرۆژەی دیکە دەخەنە بەردەمی ئەندامان و فێرخوازان لە هەرێمی کوردستان؟ ئێمە ساڵانە پرۆژەی دۆستانی محەممەد ڕاگەێنین. ئەم ساڵی یانزەیەمی ڕاگەاندنی پرۆژەی دۆستانی محەممەد بوو. واتە ساڵانە کە ڕای دەگەێنین مدەتێکی زەمەنی دیاری ئەەکەین دەڵێن لەم کاتەوە پرۆژەکە دەست پێەکە بە گشتی بە شێوەیەکی گشتی لە ماوەی مانگی ڕەبیع الئەوەلا دەبێت. مەرج نییە تاقیکردنەوەکە دواتر دەبێت بەس ڕاگەاندنی پرۆژەکە لەو ماوەیە بێ. ئێمە ئەم ساڵ پرۆژەکە هەفتەی داهاتوو پشتیوان بەخوا ئەنجامی تاقیکردنەوەکان ڕادەگەێنین و هەوڵ دەدەین لە هەفتەی داهاتووترا ئاهەنگی کۆتایی پرۆژەکە ئەنجام بدەین و خەڵاتی بەشداربووان بکەین و کۆتایی بە پرۆژەکە دێنین
دێنین بۆ ئەم ساڵ لە ساڵانی داهاتووە بە دڵنیاییەوە ئێمە پرۆژەی دۆستانی محەممەد بە میکانیزمی جیاواز بەردەوامی پێدەین. حەزەکەم لێرەوە مژدەی ڕابگەێنم ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیارمان ئەوەیەکە لە ساڵانی داهاتووە پرۆژەی دۆستانی محەممەد زیاتر بە زانستی بکەین و هەوڵ بدەین لە چوارچێوەی کۆڕ و سیمینار و دەوراتان نەمێنێتەوە بەڵکو پرۆژەی دۆستانی محەممەد ببێتە وەگەڵێ کۆنفرانسێکی ساڵانە کە کۆمەڵێک توێژینەوەی زانستی تیا عرض بکرێ کە هەمووی لە پێناوی برەودان بێ بە گرنگیدانی زانستی بە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. مەرچەندە ساڵی ڕابردوو ئێمە کۆنفرانس ساڵی ڕابردووتر ئێمە کۆنفرانسمان ئەنجامدا، بەڵام ئەمانەوێت لە ساڵانی داهاتووە کۆنفرانسی پتەوتر بە هاوکاری یەکێک لە زانکۆکانی کوردستان ئەنجام بدەین انشاءالله. زۆر باشە. سوپاس بۆ بەڕێز سۆگەڵاڵی ئەندامی لیژنەی باڵای پرۆژەی دۆستانی محەممەد کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی و لەگەڵ سپاس بۆ ئێوەش.